وەزارەتی پەروەردەی حکوومەت یاریمی کوردستان ئەنجامی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیی و نۆی بنەڕەتی بۆ ساڵی خوێندنی 2017-2018 ڕاگەیاند. لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا وەزیری پەروەردەی هەرێم ڕاگەیاند ڕێژەی دەرچوون لە پۆلی 12 ئامادەیی لە بەشی زانستی لە 28 و لە بەشی وێژەیش لە 18 بووە و سەبارەت بە پۆلی نۆی بنەڕەتیش ڕێژەی دەرچوون لە 65 بووە. ڕێژەی دەرچوونی ئەو کەسانەی ئەزمونیان داوە بەنسبەت زانستی بەنسبەت پۆلی 12 زانستی لە هەرێمی کوردستان بریتیە لە 128 لە 100 بەنسبەت پۆلی 12 زانستی 28 لە 100 بەنسبەت پۆلی 12 وێژەیی 18 لە 100 بەنسبەت پۆلی نۆی نیشتیمانی پۆلی نۆ 65 لە 100 2152 کەس لە هەرێمی کوردستان بەنسبەت پۆلی 12 زانستی 90 هەتا 100یان هێناوە. لەو ڕێژەیە 608 کەس 95 بۆ 100 هێناوە. بەنسبەت وێژەیی 97 کەس 97 قوتابی و خوێنکار ڕێژەی 90 هەتا 100یان هێناوە و لەوانە 7یان 95 تا 100یان هێناوە. لە پۆلی 12 ئامادەی بەشی زانستی بەستە و پەیام بە کۆنمرەی 99.4 لە شارەکانی هەولێر و سلێمانی پلەی یەکەم و 11 قوتابیش پلەی دووەم و 18 قوتابیش پلەی سێمیان بەدەستهێناوە. لە بەشی وێژەیش میر ئەنوەر بە کۆنمرەی 98.29 پلەی یەکەمی بەدەستهێناوە و لە دوای ئەویشەوە سێ قوتابی تر پلەکانی دووەم و سێمیان گرتووە و سەبارەت بە پۆلی نۆی بنەڕەتیش ئەوین و ئاریان بە کۆنمرەی 99.54 پلەی یەکەمیان بەدەستهێناوە. ناوم پێم نایب جەمالە، یەکەمی زانستیم لە هەولێر. زۆر سوپاسی مامۆستایان و قوتابخانەکەم دەکەم کە ئەوان زۆر پشتیوانم بوون تاوەکو سەرکەوتبووم و هەروەها زۆر سوپاسی دایک و باوکیشم دەکەم کە بە هەموو شێوەیەک یارمەتی دەرم تاوەکو بگەمە ئەو نەتیجەیە. کاتەکانی خوێندنم زیاتر لە ڕۆژانە 6-7 سەعات دەمخوێن، بەڵام لە کاتی یعنی ئیزندانێ بووە 14-15 سەعات دەگەیشتە ئۆنلاین. پلەی یەکەم هێناوە لەسەر ئاسی وێژەی، هەروەها سوپاسی خودای گەورە دەکەم، هەروەها سوپاسی مامۆستاکان و کەسوکارم دەکەن کە پاڵپشت و یارمەتیم دەرمان بوون بە هیوای پێشکەوتنی زیاتری پەروەردە و بتوانین زۆرترین خزمەت پێشکەشکەین. هەستێکی خۆشحاڵم هەیە لەم ڕۆژەدا کە توانیم لەگەڵ هاوپۆلەکان و هاوپیشەکانمدا کام پلێمان بەدەستهێناوە. لە دوای ڕاگەیاندنی ئەنجامەکانی پۆلی 12 ئامادەیی و نۆی بنەڕەتی 608 قوتابی کۆنمرەکانیان لە نێوان 95 بۆ 100دایە، بەڵام هیچ یەک لەو قوتابیانە نمرەی 100% بەدەست نەهێناوە و لەو ڕێژەیەش 57 قوتابی پلەکانی یەکەم و دووەم و سێمیان بەدەستهێناوە کە 34یان کوڕ و 23یان کچن. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.